بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی موچە و نەوت و داهات لە نێوان هەرێم و بەغداد دەکەین هەروە قسە سەر و راپۆرتەش دەکەین کە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە پێنجەم مانگە راپۆرتێکی بڵاو کردوتەوە لە راپۆرتەکەدا باسی شایستەدارایەکانی هەرێم لە ساڵی 2023 24 25 دەکا هەروەها ئەو بەڕنەوتەش کە لە 27ەوە ڕادەستیان کردووە ئێمە قسە لەسەرەوە دەکەین راپۆرتەکە چی لە خۆ گرتووە بۆچی تەنها باسی ئەو داهاتی و نەوتە دەکەن کە لە مانگینەوە ڕاستی بەغدایان کردووە باسی داهاتی نەوت ناکەنەوە کاتێکی خۆیان بەتەنکەر فرۆشتویانە هەروە پرسی داهاتی ناوخۆش تەنها ئەو بڕپارەی تێدایە کە ڕاستی بەغدایان کردووە بۆ داهاتی ناوخۆ ئاشکرا ناکرێت و لەم ساڵدا لە 2026دا پەیوەندی هەرێم و بەغدا لەبارەی نەوت لەبارەی داهاتی نانەوتی لەبارەی موچە چۆن دەبێت ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک فەرمان ڕەشاد توێژەر لە بواری چاودێری کاروباری حکوومەت لە هەولێرەوە هەروەها مامۆستا یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوتیش لەگەڵمان دەبێت سوپاسیان بەدەبوونتان دەکەین کاک فەرمانەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا بەرلەوەی بچینە سەر پرسی نەوت و موچە لەم ساڵە لە 2026دا دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر و راپۆرتەی کە حکوومەتی ماوە بە سەرچوێرێن بڵاوی کردەوە لە پێنجەم مانگە باسی شایستەدارایەکانی هەرێم دەکات لە سێ ساڵی ڕابردوودا سەرنج چی بووە پێی و راپۆرتە باز دەکات کە پشکێرێن 58 تریلیۆن بووە بەڵام 24 تریلیۆنی گەشتووە. بەڵێ زۆر سپاس بە ناوی خوای گەورە سڵاو لە بەڕێست و ساو لە میوانە بەڕێزەکەشتان و لە بینەرانیش لە ڕاستیدا ئەگەر ساوتی کار فەرمانم راپۆرتێکی ئاراستەکەی کە هەموو ئامانجەکەی بە بڕوای من ئەوەیە کە پاساو بدات بەوەی کە ئەم دوو موچەی کە ئەم ساڵ لە کۆتای ئەم ساڵ دابەش ناکرێت پاساو بدات کە ئەوە ینی خەتای بەغدایە و خەتای ئێمە نیە بۆیە ئەم راپۆرتە ینی بە هیچ فلتەرێکی بۆ نوێ دیوانی چاودێری دارایی تێنەپەڕیوە و هیچ دامەزراوەیەکی چاودێری پەرلەمان ینی بۆ منە پێشکەشی نەکراوتە ناڕاپۆرتێکە حکوومەت بۆ خۆی بە ئامانجێکی دیاریکراو و بۆ قەرزارکردنەوەی بەغدا دەری کردووە خۆی بڵاوکردنەوەی داتا و زانیاری هەموو کات باشە بەڵام دەبێت ئەم داتا و ئەم زانیاریانە بەرمەبنای واقعی بێ و ینی گشتگیر بێ ئەم راپۆرتە گشتگیر نییە تەنها ئاماژە بە کۆمەڵێک ژمارە و ڕقم کردو کە حکوومەت دەرێم خۆی مەبەستیتی و پاساوی پێ بدات بۆی کە خۆی وەکو مەغدور بەرامبەر بەغدا پیشان بدات ئێمە ناڵێن بەغدا ینی بۆ محل لەو ململانەیە حەق بە تەواتی لای بەغدایە چونکە بەپێی بڕیاری دادگای فیدرالی نەدەبوو مەسەلەی ینی پابەند نەبوونی حکوومەت بکرێتە پاساو بۆی کە موچە بۆ فەرمانبەران و موچەخۆران هەرێم کوردستان دەنێدر بەڵام بەگشتی راپۆرتەکە ینی واقعی نییە و وەک بەڕێزشت باست کرد باسی کۆمەڵێک زانیاری تێدانیە کە پێویستە لەوانە مەسەلەن دوای ڕاگیرانی نەوتی هەرێمی کوردستان تاوەکۆی کە ڕادەستی سۆمۆکرا نەوت چۆن مامەڵەی لەگەڵ کراوە داهاتەکەی چۆن مامەڵەی لەگەڵ کراوە و تەنها باسی و سێمانگە دەکات کە ینی کاتێک نەوتی کوردستان شەفاف بووە کە کەوتۆتە دەست بەغدا ینی ئەمە حەقیقەتەکەیە و بەشەکانی دیکەشی ئەوەی کە قسەکردنە لەسەر مەسەلەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان تەنها و بڕانە باس کراوە کە ڕادەستی بەغدا کراوە کە بۆ منە بەشێکی مانگانە 50 ملیار بووە دواتریش بۆ تا نزیکەی ینی 120 ملیارش لەژێر فشاری بەغدا بۆ چەند مانگەک داهاتە هەرێمی کوردستان لەو دوو مانگەی کۆتایش نەدراوە حکوومەت هەرێمی نەیگوتێت چۆن مامەڵەم لەگەڵ ئەم دوو 120 ملیارە کردووە چۆن خەرز دەکرێت کە موچە نادرێت چی لێ دەکرێم داهاتە بۆیە بەگشتی راپۆرتێکی لاوازە وەک باسم کرد تەنها هەوڵێکە بۆ پەردەپۆشکردنی نەدانی ئەو دوو موچەی کە ئەرکە لەسەر حکوومەت هەرێم پێی ماوە راپۆرتە و داتا و ژمارەکانی هەرگیز پاساو نین بۆی کە حکوومەت هەرێم خۆی لە بەرپرسیارەتی دابینکردنی ئەم دوو موچەیە بدزێتەوە. باس دەکەم دێمەوە خزمەت کاک فەرمان ئەگەر کاک یادگاریش ئامادە بێ سوپاسی ئامادەبوونی جەنابیش دەکەین کاک یادگار دەمانەوێت سەرنجی بەڕێش بزانین لەسەر راپۆرتەکە بە تایبەت کە بەڕێستان لە کۆڵنەوەی زۆرتان لەسەر نەوت لە بەشێکی ئەو راپۆرتەدا باسی ئەو بڕنەوتە دەکات کە ڕادستی بەغدا کراوە لە مانگی لە 27 تینەوە تاوەکو یەکیەک کە 19 میلیۆن بەرمیلیان ڕادەست کردووە
سەرنجی بەڕێز چی بوو لەسەر راپۆرتەکەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم هیچ تێبینێکرد لەسەرە بوو؟ سلااو کاک فەرمان کاک حەکیم سلااو کاک فەرمانیشی بنەرانی پەیانیش بەتەکیت راپۆرتەکەی حکوومەتی هەرێم بۆ راپۆرتەکانی تر وەکو هەموو زانیاریەکانی تر سێلەکتیڤ بوواتە هەڵبژاردەی کردبوو ئەو زانیاریانەی کە خۆی یا ئەوانەی کە گرنگە یاخود پێویستەکە و گومانی لەسەرەوە پرسیاری لەسرە ئەوانە نایە کەواتە بەشێک لە زانیاریەکانەیە بەشە گرنگەکەی کە هەمیشە کێشەی نێوان هەرێمی کوردستان لە 2000 و ئەتوانین بڵێ حوتەوە تاکو ئێستا و بە دیاریکراوی و تایبەتتریش لە 2023 و دوای ئەوەی کە هەناردە وەستا مەسەلەی بەرهەمێنانی نەوت بوو داهاتی نەوت بوو شایستەی کۆمپانیا نەوتەکان بوو بەی شێوەیەک ئاماژە بۆ ئەو ساڵ و 2 ساڵ و نیوە نەکراوە لە مانگی 2023ەوە تاکو 27 نۆ کە هەناردە دەستی پێوە کردووە وەکو ئێمە زانین و چەندین راپۆرتمان لەسەر بڵاو کردوێتەوە کە بەردەوام لەو مدەتا بەرهەم هەبووە نەوت فرۆشراوە داهاتی هەبووە ئەم داهاتە و تەبیعی بەشێکی زۆریشی ئەوەشی کە پەیوەستە بە بوچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە هەمیشە گرفت و کێشەی دروست کردووە بەرهەمێنانی نەوت شایستەکانی باڵێن داهاتی نەوت بووە کە گرفت بۆ لە نێوان عێراق و هەرێمی کوردستان یاخود بەغدا و هەولێرە لەبەرەوە ئەم راپۆرتێکی کاڵ و کرچە سەبەب ئەساسیەکانمان پێناڵێ داهاتی ئەساسیمان پێناڵێ داهاتی نەوت بەرهەمی نەوت چی بۆ لە ماوەی ئەو 2 ساڵ بوودیوە چونکە وەکو وەزانین ڕاستە لە 27 نەوت تەسلیمی سۆمۆکراوە تەنها و بەشەی پێوتوی و حکوومەتی عێراقیش لەو کاتەوە موچەکانی ناردووە ئەوەی کە ئەمێنێتەوە پێمان ناڵێک حکوومەتی عێراق پێی وایە و لە چەند ڕۆژی ڕابردووشە وەزیرێکی با بڵێن کوردی عێراق باسی ئەوەی کرد کە کێشە و ئەوەی کە ئەم 2 ماڵە پارەکە نایدێ پەیوەستە بەوەی کە نرخی نەوت بە کەم فرۆشراوە حکوومەتی عێراق بزیاتر حسابی کردووە لەسەر هەرێمی کوردستان و ئەوە هۆکارەکەیەتی بە هیچ شێوەیەک ئاماژە بەداهات و بەرهەمی نەوتی 2 ساڵ و نیو نەکراوە کە کێشە سەرەکیەکە هەر لە سەرەتاوە ئەمە بووە بەشێکی زۆری بۆ یاخود پشکی شێری بەرەکەوێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو زانیاریانەی دێراشاردوێتەوە بە هیچ شێوەیە ئاماژەی پێ نەکردووە کەواتە ئەتوانین بڵێ راپۆرتەکەیان لە جیاتی ئەوەی تیش بخاتە سەر زانیاریەکان گومانی زیاتر دروستەکە و ناشەفافیەکی تری حکوومەتی هەرێمی کوردستان ئەسلمێن باشە بەزەوەی کە بەداچوونتان کردووە ئەوان خۆیان بەڕێ کوپێکی ئەویان داناوە کە ڕادەسی بەغدایان کردووە دەڵێ 19 ملیۆن و 594,871 بەرمیلیان تەسلیم کردووە لە 27 نۆ لە مانگی لە مانگی 11 لە مانگی 12 بەزەوەی کە بەڕێز بە دوارچوون کردبوو لەو کاتێک کە نەوت وەستاوە لە 25 سی 2023 تاوەکو 27 نۆی 2025 ینی بەبەهای چەند نەوتیان فرۆشتووە چونکە ئێستاوی بەغداش دەڵێ سەروی ملیارێک بووە سەروی ملیارێک دۆلار داهاتەکەی بۆەوەی کە لەو 3 مانگە ڕاستی بەغدایان کردو ئەی خۆیان فرۆشتویان ئەو ساڵ و 2 مانگە بەهاکەی چەندەوەی کەیەوە بەداچوان کردبوو 2 ساڵ و 6 مانگ ئێمە لە 25 سیا هەناردەوەستێندا و تەنها چەند هەفتەیەکی کەم بەرهەم نەبوو دوایە بەرهەم دەستی پێکردەوە بە ئاستێکی کەم لە سەرەتاوە دوایە لە کۆتایی ساڵی 2023 گەشتە نزیکی 300,000 بەرمیل لەو کاتەوە نەوت فرۆشراوە نەوتی هەرێمی کوردستان وەکو پێشتری چەند جار لەم بەرنامە و لە بەرنامەکانی ترا باسمان کردووە بە $30 و هەندێک جار $27 هەندێک هەڵگا بۆ باشترین نەوت و سوکترین نەوتیان بە $30 فرۆشراوە واتە بە لە سەدا 45 ئەو نرخەی کە عێراق لە ماوەی ڕابردووە فرۆشتوێتی ئەمە کێشەکە بۆ ئێمە هۆشداریمان پێش لە ساڵێک زیاتر لە ئێستایا کە ئەتوان بڵێم ساڵ و نیوە زیاتر لە ئێستایامان کە ئەمە گرفتی گەورە بۆ هەرێمی کوردستان دروستەکە و گرفت بۆ موچەخۆرانی هەرێم دروستەکە کە چونکە تۆ ڕێکەوتنێکت هەیە لەگەڵ عێراقا و لەگەڵ وەزارەتی نەوتە و یاسای بودجەت هەیە کە نەوتەکەت تەسلیم کەیت و بە سعری سۆمۆ بفرۆشرێ واتە یاخود ئەگە سۆمۆلی وەرنەگرتی تەسلیمی وەزارەتی نەوتی بکەی و ئەگەروان لێوان وەرگرتی مەجبور نیت ئەو نەوتە هەرزان فرۆش بکەی چونکە هوشداریمانە لە کاتی خۆیان کە ئەم جیاوازێت لەوانەیە لەسەر حسێب بکەن ئەمە مەترسیەکی گەورەیە ئێستاش قسەکانی ئێمە سەلمێنرا کە 2 مانگی موچەخۆرانی ئەم ساڵ خراوەتە بری
ئەو پارەیە کە بە پرێکی کەم یاخود بە نرخێکی کەم فرۆشتویانە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەڵێ ئێمە زۆر لەو زیاتر و بە دووقاتی ئەوە فرۆشتومانە لەو مدەتە لەبەرەوە کێشەکە کێشەی حکوومەتی هەرێمی کوردستانە گریمان لەو مدەتا بە هەرزان فرۆشتیان بەس مەفروز بوو دیسان سوودێکی تریان لەوە ببینایە کە چەندین جار ئاماژەمان پێکردا نرخی سوتەمەنی هەرزان بواە بە دوو ڕێگە زەرەری کردووە. بەڵێ پێشتر باسی ئەوە دەکا لەو ماوەدا بای زیاتر لە 7 ملیار دلار نەوتیان فرۆشت پێ لەو 2 ساڵ و نیوە دروستە؟ هەر لە ساڵێکان نزیکی 7 ملیار دلار ئێمە راپۆرتی 2024مان هەیە و راپۆرتی بەشێکی 2025مان هەیە بەس بەنا لە ساڵی 2024 نزیکی 7 ملیار دلار نەوت فرۆشاوە بەو نرخە هەرزانەی کە کراوە یعنی ئەوە نیە تەنها بڵێ لە هەموو مدەکە ئەو نەفرۆشاوە ئێستا کە باسی ملیارێک و 200 ملیۆنەکەین باسی هەموو یەکەین بەو نرخەی کە سۆمۆ فرۆشتوێتی یاخود نرخی برنتە پشتی کۆمپانیەکانی لێ دەرنەکراوە ئەگەر ئێمەش پشتی کۆمپانیەکانی لێ دەرنەکەین بە تاکید زیاد لە 6 ملیار دلار زیاتر داهاتی هەرێمی کوردستان بۆ لەو مدەتە و دیار نییە ئەو داهاتە بۆ کوێچووە و ئەوەی کە بەڕێز داهاتی نەوت نهاتۆتەوە بە کورتی دێمەوە خزمەتت بەزەوەی کە بەڕێزت وەکو خەمڵاندنیانی لە 2023 لەگەڵ 25 تا 27 بە تەخمینی چەند نەوتیان فرۆشتووە کە خۆیان لەو راپۆرتەدا باسییان نەکردووە ینی بە هەر 3 ساڵەکە ئەتوانین بڵێن مانگانە بزانە چەند مانگت لە بینی 250,000 بۆ 300,000 بەرمیل نەوتە هەر مانگێک یعنی زۆرە ڕێژەکەی زۆرە یعنی ئێستا بە 3 مانگ 90 ملیۆنیان فرۆشتووە بزانە هەمان ئەندازە دیاری بکە بۆ ماوەی 30 مانگ بزانە چەندێکە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک فەرمان سەرنجی بەڕێز لەسەر و لەسەر داهاتی ناوخۆش با قسە بکەین ئەوەی کە نردویانە بۆ بەغدا زۆر بە وردەکاریەوە بڵێن باسییان کردو بۆ نمونە مانگێک 51 ملیاریان نردووە مانگی 450 ملیارە مانگی ئەیلول بۆ 920 ملیارە مانگی 120 ملیارە مانگی 11 و 12 نردووە هەنی دەڵێ کۆی گشتی 990 ملیاریان لە داهاتی ناوخۆ بۆ بەغدا نردووە ئەی بۆ قسە لەسەرەوەنی ئەی کۆی داهاتەکە چەند بووە داهاتی ناوخۆ لە هەرێم بۆ ئەوەش ئاشکرا ناکرێ کاک حەجیم دەنگت قەتع بوو عەفو. بەڵێ وتم لەسەر داهاتی ناوخۆ لە راپۆرتەکە بە وردەکاری باسیەوە کراوە چەندیان ڕاڕاستی بەغدا کردووە بەس بۆ وردەکارێکنی لەسەرەوەی ئەوەی کە ڕادستی بەغدا نەکراوە چی لێکراوە چەندە بڕەکەی چکە بە پێی دیوانی چاودێری دارای عێراق بێ سەروی 4 تریلیۆنە داهاتی بڵێن نانەوتی هەرێم بەڵام نزیکەی 990 بڵێن 920 ملیاریان بۆ بەغدا نردووە لە داهاتی ناوخۆ. بەڵێ دیارە بابەتی ناخۆیەکێک بۆ لەو کێشانی کە بەردەوام هەبووە و ینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەرەوەی کە چ داهاتێک فیدرالی و چش فیدرالی نیە ینی هەمووانزانانی ئەو کێشە بەردەوام هەبووە و ینی ئەو 120 ملیارە کە ینی بەم مانگانەی کۆتای حکوومەتی عێراق سەپاندی و حکوومەت هەرێم ناچار بوو پێوەی پابند بێت لە تێگەیشتنی ئەوە بووە کە ئەوان پێیان وابووە داهاتی هەرێمی کوردستان ینی نزیک مانگانە نزیکی 400 ملیار دینارە و لەسەر ئەو بنەماش ینی ئەوان سەرەتا داوایان دەکرد حکوومەتی هەرێمی کوردستان 200 ملیار دینار بدات و دواتر تاوەکو 150 شاتن لە کۆتاییشدا پاش دانوستانجی زۆر 120 ملیارەکە جێگیر بوو کە حکوومەتی هەرێم ئێستاش لێ ڕازی نییە بەڵام بە تاکید ئێمە لەبەرەوەی کە لە ساڵی 2014 یاسای بودجەمان نیە و ینی پەرلەمانی کوردستانی لەو 3 ساڵی کۆتایی پەچی کەوتەوە هیچ ڕۆڵێکی نییە لە چاودێری بڕێداتەکانی حکوومەت بە تاکید بە هەموو ئاماژەکان تەنانەت لە کۆبوونەوەی پێرێش کە محەممەد شاه سوودانی لەگەڵ شاندێکیە گرتو ئەنجامی داوە لەوێش بتوێتی کە ئێمە باوەڕمان بەو ڕقەمانی نییە کە حکوومەت هەرێم دەڵێت ئێمە داهاتی نانەوتیمان ئەو بڕێ ینی ئێستا بوا حساب کراوە 240 ملیارە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان لەو بڕەش 120 ملیار دەدەن بە تاکید ینی ئەمە ینی مەسەلەی داهاتی نانەوتی و ئەو بڕێکە بێزگە لەو بڕێکە دراوەتە بەغدا بڕەکەی تر بە هیچ شێوەیەک دیار نیە کە حکوومەت هەرێمی کوردستان
چۆن مامەڵەی لەگەڵ کردووە کە مانگانە بڵێ ساڵانە داهاتی نانەوتوەک بەڕێز باس کرد بەپێی بڵێن ئەو راپۆرتای دیوانی ڕقابەی مالی عێراق نزیکە لە 4 تریلیۆن دینار کە ئەمە ئێمە هەمومان دەزانین کە لە نەتیجەی ئەو هەموو سیاسەتی سەپاندنی باجێکی زۆر بەسەر هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئەم داهاتی نانەوتی بەرز کراوەوە بەڵام لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان لە شێوازی خەرجکردنەکەی لە شێوازی مامەڵەکردن لەگەڵی ینی لەو راپۆرتەشی هیچی ئاماژە پێ نەکردتەنا باسی ئەو بڕێی کردووە کە ڕادەسی بەغدای کردووە بەڵام باسی کۆی ئەو داهاتی ناوخۆی نەکردووە کە ئێمە لە هەرێمی کوردستان مانگانە ئەوان چۆن چەندی کۆ دەکەنەوە و چەندیشی ئەو بڕێ کە دەمێنێتەوە چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت پەشەکی لەوەی کە خۆیان دەڵێن بودجەی تەشغیلیەوە تا بەکاربردنە بۆ بەکارخستنی دامەزراوەکان بەشەکەی تری کە من بۆ خۆم پێم وایە ڕەنگە مانگانە جگەلەوەی ڕادستی بەغدا دەکرێت سەروی 200 میلیارد دینار بەلای کەمی ینی لە هەرێمی کوردستان بمێنێتەوە لە کۆکردنەوەی جۆرەکانی باج و ڕسومات و ئەو پابەندێدارانی کە حکوومەت هەرێم بەسەر هاوڵاتیان و بازرگانان سەپاندوێتی بۆیە راپۆرتەکە لەم ڕۆژەوە زۆر لاوازە و بیست وردەکارێکی تێدانە و ئێمە لەبەرەوە یاسای بودجەمانیە و حسابی خیتامیمان نییە کە حکوومەتی هەرێم ساڵانە کە ساڵ تەواو دەبێت راپۆرت بداتە دیوانی چاودێری دارایی بداتە پەرلەمان بۆی لێکۆڵنەوەی وردی لێ بکرێت بۆی و ئێمەش وەکو کۆمەڵگای مەدەنی وەکو بڵێن توێژەران بتوانین سوود لەو داتانەوە گرین و ینی بەراوردی بکەین لەگەڵ ئەو خزمەت گوزاریانی حکوومەت پێشکەشی دەکات. باشە کاک فەرمان ئەوەی کە لە راپۆرتەکە هاتووە دەڵێ پشکی هەرێم لە 2023 24 25 50 تریلیۆن بووە بەڵام 24 بۆ هەرێم هاتووە خوێندنەوە لە سەرەمەتی بۆ پشکی هەرێمەوەی کە پێویستە بە پرۆژە پێویستە بە بودجەی وەبەرهێنان خەرجی دام و دەستگاکانی حکوومەت نهاتووە تەنها بڵێن موچە هاتووە موچەکەش بڵێن 2023 موچە نەهات 2024 بڵێن بامان شێوە موچەیەک و ئەم ساڵیش دوو موچە دوومچە خۆی ئەگەر ئێمە سەیری ئەو یاسای بودجەی 3 ساڵیە بکەین حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق کۆمەڵێک ئەرچی بەسەر حکوومەت هەرێم بڵێن سەپاندۆ لە بەرامبەردا مافیش لە بیداەتی ئەم ساڵەوە ینی بڵێن لە بیداەتی ساڵی ڕابردووەوە یعنی حکوومەت عێراق بەردەوام داوای پابەندی دەکرد لەم وەسیقەیە کە بڵێ بەڵگەنامەیان ئەو یاسای بودجەیە دوو بڕگە یەک پابەت بوون بەدە ڕادەستکردنی داهاتی نانەوتی و دووەمیش ڕادەستکردنی 400,000 بەرمیل لەوتی ڕۆژانە ئێمە هەتاوەکو مانجی نۆی ساڵی ڕابردوو 27 نۆی هیچ نەوتێکمان ڕادەستی بەغدا نەکرۆ بەڵام بەغدا بەوەی بڵێن بڕیارەکەی دادگای فیدرالی کە حکوومەتی عێراقی ناچار کرد ئەگە حکوومەت هەرێمیش پابەند نەبێت دەبێت بەشە بودجە ینی موچە بنێرێت بەشێک لەو پابەندیانەی جێبەجێ کرد بەڵام ئەم ساڵی ژیان لە مانجی نۆش حکوومەتی هەرێم تەنها نیوەی ئەو بڕێی بۆ بەغدا ڕەوان کرد کە بە پێی یاسای بودجە دەبووە 400,000 بەرمیل بێ کە حکوومەتی عێراق پاساوەکە ئێوەی دەرلەبەرەوەی ئێوە پابەندی تەواوتان نەبووە بەرامبەر ئێمە ناتوانین ینی هەموو مافەکانتان پێ بدەین ینی ئەگە سیر بکەین حکوومەتی بڵێن هەرێم لەو ماوەی ینی ئەو پارێکە ڕادەستی بەغدای کردووە تقریبا 2 تریلیۆن و 102 میلیارد دینار بووە لە بەرامبەردا نزیکی 9 تریلیۆن و 500 میلیاری وەرگتوواتە ئەو پارێکە حکوومەتی هەرێم بە نەوتی و نانەوتی دایتە بەغدا 121 ئەو بڕەبووەکە عێراق وەکو موچە لە ساڵی 2025 بۆ هەرێمی کوردستانی ناردووە خۆگەر بۆ نمونە ڕەنگە ئەو کات ینی شتەکەەوە ئیفترازێ بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم پابەند بە بەوەی کە تەواوی ینی پابەندەکانی خۆی بە پێی یاسای بودجە جێبەجێ کردوە ئەو کات دەیتوانی داوای تەواوی ئەو مافانەش بکات لە یاسای بودجەهاتەوە بەڵام تقریبا ڕێککەوتنێکی ینی ناڕاگەیەنراو لە نێوان هەردوو لا هەبوو کە بەغدا مانگانە موچەی هەرێم بدات و ئەگەر بۆ نمونە ساڵی داهاتوو یاسای بودجەیان بۆ ساڵی 26 پەسەند بکرێت حکوومەتی هەرێم بۆ نمونە ئەو ئەرکانی لەسەریتی لە ڕادەستکردنەوە لە ڕادەستکردنی داهاتی نانەوتی ئەو کات بە تەکیدەوە مافی هەرێمی کوردستان دەبێت کە داکۆچیلەوە بکات ئەو 4 تریلیۆنەی کە دەبووە پار
بۆ بودجێ بەبەرهێنان بعد بۆ هەرێمی کوردستان ئەو کات دەتوانی فشار لە سەبەقدا بکات بۆی سپاس دەکەین. بەڵێ سپاس دەکەین کاک یادگار بێمەوە خزمەت بەڕێزت هەر لەو راپۆرتەدا هۆکاری چییە باسی ئەو بڕەنەوتە نەکراوە کە بۆ ناوخۆ بەکاردێ ینی لەو 96 ڕۆژە کە هەژمە بڵێن حسابمان کە لە 27 تا ئێستا 96 ڕۆژە دەکاتە ئەو 50,000 دەکات 4,800,000 بەرمیل داهاتەکەی دیارەوە بۆ ینی لە راپۆرتەکەدا باز نەکراوە داهاتەکەی چەندە یا کاریگەری لەسەر سوتەمانی لەسەر نەوتی سپی لەسەر بانزین جوابیەوەمە پێشەوە تۆزی ڕاستکردنەوەیەک بۆ هەنێ ژمارە بم کە لە بیدایەتە پرسیارە نەکردی سەر چێکێکم کردەوە لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوە توانین بڵێن داهاتی نەوت بەو نرخە داشکاوەی کە هەبووە زیاد لە 7 ملیار و 600 ملیۆن دۆلار بووە ئەمە هەموو داهاتەکەی بووە ئەگەر خەرجی کۆمپانیەکانی لێ دەرکەین لەو مدەتا تقریبا 5 ملیار پوینت یاخود 5 ملیار و 300 ملیۆن دۆلار داهاتی حکوومەت هەرێمی کوردستان بووە دوای ئەوەی کە پشتی کۆمپانیەکانی شیلیاوە یاوێتەوە ئەمە دیار نییە ئەمە هەم مدەتا تەبیعی ئەمە حساب کتابی لەگەڵایە لە حکوومەتی عێراقەوە سەبارەت بە داهات با بڵێن بەرهەمێنانی ناوخۆوە ئەو بڕەنەوتەی کە دیاری کراوە تەبیعی شتێکی باشە و زەرورە کە هەمیشە بڕێک نەوت کە پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە لە بەرهەمێنانی نەوت تەرخان بکرێ بۆ پێداویستی ناوخۆ بۆ سوتەمەنی ناوخۆ ئەم بڕە با بڵێن لەوانەیە هەموو پێداویستی هەرێمی کوردستان پڕ نەکاتەوە بەڵام بەشێکی باشی پێداویستی ناوخۆ پڕەکاتەوە مەفروض بوو چ لە پێشووە و چ لە ئێستاشە ئەو بڕە مادام لە ناوخوا بەکارێن هەیە بۆ نرخی سوتەمەنی دابەزانەیە چونکە خۆیان ئەڵێن بۆ بەکارهێنانی ناوخۆیە بۆ بەکارهێنانی ناوخۆ چەند بەنزیخانەیەکی کەم بە نرخی هەرزانەی ئەیەن ئەگینا زۆربەی زۆری ئەو نەوتە نازانین چۆنەوە داهاتەکەشی دیسان بیانێت تەبیعی بەپێ ڕێککەوتنەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەقایە داهاتی ئەم نەوتە دوای ئەوەی خەرجی بەرهەمهێنان و خەرجی گواستنەوە و پاڵاوتنی لێ دەرەکرێت ئەبێ داهاتەکەی بچێتەوە بۆ حکوومەتی فێدراڵی بە هیچ شێوەیەک لە با بڵێن راپۆرتەکە باسی نەکردووە من پێشتر چەندین جار وتم ئەمە فرسەتێکە حکوومەتی هەرێمی کوردستان بە نرخێکی زۆر هەرزان بیا بە هاوڵاتی بۆیە لە نەتیجە با بڵێن خەرجی و تێچووەکە نزیک بێتەوە لە یەک لە هەمان کاتیشە چونکە ئەو پارەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نیەچێتە خەزانەی حکوومەتی عێراق و هاوکار نییە کە بێ بۆ هاوڵاتی کە بتوانێت سوتەمەنی بە نرخی هەرزان بکرێ ئەگەر چی هەموو هاوڵاتیش نەبێ بەڵام مادام بنزینێک یان نەوتێک یان گازۆیلێکی هەرزان هەبوو کەواتە منافسەیە لە بازاڕا دروستەکە ئەمە نەکراوە و ئەمە ڕنگدانەوەی نەبووە لە با بڵێن لە شەقامە و لە ویزگەکانی با بڵێن سوتەمەنیە بەنزیخانەکانە کە هاوڵاتی بە نرخی هەرزان بکرێ بەڵکو لە پێشەوانەوە ئەوەی کە تێبینی کراوە لەو کاتەوەی کە هەناردەکردن وەستاوە تاکو ئەمڕۆشی لێبێ لەگەڵ بە بەردەوامی سوتەمەنی نرخی بەرز بووەتەوە تاکوی دابەزێت کە مەفروض بوو بە هەموو پێوەرێک نرخی دابەزێت ئەمە نەکراوە و ئەمەش دیسانەوە سوچێکی ترە و بۆشاییەکی ترە لە راپۆرتەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئاماژەی پێ نەکردووە تەبیعی حکوومەتی عێراق لەسەری ئەیکا بە ماڵ بەڵام وا دیارە هیچ بڕەپارەیەکی لەم مدەتا تەسلیم بە حکوومەتی عێراق نەکردووە لە ئەو نەوتەی کە فرۆشتوێتی چونکە کاتێک نەوتی یاوە بە پاڵاو باخۆ بە بەنزیخانەکان ئەگەر بە نرخی پاڵپشتی کراویش بێ حتمما داهاتێکی هەیە ئەم داهاتە بۆ کوێ چووە چی لێ هاتووە و چەندێک بۆ ئەمانە هیچی باس نەکراوەوە حکوومەتی عێراق لەسەر چەندێکی لەسەر تۆ حسێب کردووە دیسانش ئەوە باس نەکراوە و دیسان وەکو وتمان بۆشاییەک و کەلێنێکی ترەکە لە راپۆرتەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە باشە بەس ئەگەر ئێستا 4,800,000 بۆ ئەوەی کە دراوە بڵین بە ناوی ناوخۆ 50,000ەکە تاکو ئێستا 4,800,000 بە چەند هەژماریکەین داهاتەکەمان بۆ دەردەکەوێ لە ناوخۆ بەچەند بەرمیلی بەچەند هەژمارکەین طبیعی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نەوتە بەکار ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان تەنها تێچووی بەرهەمهێنانیە خۆشمانەزانین بەشێکی زۆری ئەو نەوتە لە کێڵگەڵی فورمەڵەوە دابینەکرێت کێڵگەی فورمەڵەش گرێبەستەکەی جیاوازە لەگەڵ گرێبەستەکانی ترا کەواتە تێچووەکەی زۆر کەمترە چونکە تەنها حکوومەت حەقی خزمەتگوزاریەیە بە کۆمپانیای
پەرەپێدەری کێڵگەکە چونکە کێڵگەکە کێڵگەیەکی ئامادە بووە کەواتە پێشووی ئەم نەوتەی کە بۆ بەکارهێنانی ناوخۆ بەکارهێندێ مەفروزە زۆر زۆرکەم بێ وە گواستنەوەشی دیسانکەم بێ بۆچی ئەیرێ بەو دوو پاڵاوگەی کە نزیکن دیسانەوە لە کێڵگەی خورمەڵەوە واتە گواستنەوەشی کولفەیەکی کەمی تێچێ ئەمێنێتە سەرەوەی پاڵاوتنی بە چەندێک کراوە دیسان ئەوەش با بڵێن خاڵێکی ترەکە لە راپۆرتەکان نیە ئەو بەرهەمەی کە لە ناوخوا پاڵێوراوە بە چەندێک بە پاڵاوگەکانی یاوە ئەمەش بەشێکە لەوەی کە بە هیچ شێوەیەک ئاماژە بە نەوتەکە نەکراوە تاکو بچێتە ناو ئەو تەفاسیلەی لەبەرەوە پێشووی ئەم نەوتە زۆر زۆر کەمە زۆر نابێ و داهاتێکی باشیش دەست ئەکەوێت لێی چونکە ئەگەر بە نرخێکی داشکاوی پاڵ پشتی کراویش بێ بەلایەنی کەمەوە بەرمیلی ئەتوانین بڵێن $40 بۆ $45 وەکو داهات ئەهێڵێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود دەبێت بگەڕێتەوە بۆ حکوومەتی فدراڵ تەبیعی ئەمانە ئەم نرخانەی کە ئێڵێن تەخمینیە چونکە داتای ڕسمیمان لە بەردەمانە بەڵام بنەمایەکی سەرەکیمان هەیە کە ئەو نەوتانەی کە بەرهەمەهێندێ لە هەر شوێنێک بۆ پاڵاوگەکان بەرهەمەهێندێەوە پاڵاوگەکان زۆرترین سوودی لێ ئەبینن لەبەر ئەوە بە تەکید ئەو نەوتە پاڵێوراوەی کە ئەخرێتە بازارەوە و بەرهەمە نەوتەکانی لێ بەرهەمەهێندێ ئەبێت چەند قاتی ئەو نەوتە خاوە بێت کە لە بازار ڕاستەوشێ داهاتەکەی بەڵێ ئەگەر بڵین $40 حساب بکەین کە بەڕێز باسی دەکەی و 4,800,000 تقریبا دەکاتە $192 ملیۆن ئەگەر بە نرخی بانکی ناوەندە حسابی کەین 1310 251 ملیاردەکە داهاتەکەی بەتەکید یعنی داهاتە یعنی ئێمە قسەمان لەسەر ئەوەیە لە 1 دینارەوە تاکو چەند ملیار و چەند ترۆلیۆن دینار داهاتە ئەبێ حساب کرێ و ئەبێ نەشارێتەوە قسەکەمان لەسەر ئەوەیە باسکردنی مەفروزە لە 1 دینارەوە لە چۆن هاتووە خەرجەکانی چۆنە بۆ کوێ چووە لە چیا سەرفکراوە ئەمانە بنەماکانی شەفافیەتن کە ئەبێ بزانی سەرچاوەکەی لەکوێیەوە لەکوێ نیشتوەتەوە بەکوێ گەشتووە چی لەم بەینا هەیە ئەمانە ئەگەر ئەمانەت نەبێتەواتە تۆ دایم هەنێ زانیاری کەم وەکو وتم ئەیەی زانیاریە زۆرەکە ئەشاریتەوە کە ئەمەش دیسانەوە چەوەشەکاریەوە گومانی زیاتر و نیشانەی پرسیاری زیاتر ئەخەیتە سەر خۆت تاکو ئەوەی کە نیشانەی پرسیارەکان بڕەوێنیتەوە. بەڵێ سوپاس دەکەم دوایی لەسەر نرخی نەوتیش پرسیار لێ دەکەین لەم ساڵدا چۆن دەبێ کاریگەری لە سەرابووری عێراق وەرێم کاک فەرمان بێمۆلای بەڕێزت سەبارەت بەو دووموچێ لەسەرتاش کەمێک باست کرد بەس تازە بڵێن هەر دووموچەکە فۆتایی فەرمانبەران وە پرسی موچە لە ساڵ لەم ساڵدا بۆ مانگێک بۆ مانگەکانی تر چۆن دەبێت لە بینی هەرێم و بەغدا؟ یعنی ئەوەی کە تاکو ئێستا هەیە هیچ قسەیەکی ڕسمی بۆ نمونە ئەمە بەداخەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە زیاتر لە 2 مانگە سەنەر کۆنە بۆتەوە و هیچ بەیانێکی ڕسمی دەرنەکردو بۆی کە پێمان بڵێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دووموچێ بکەین سا بەلای کەمی ساڵانی ڕابردوو کە موچەکان نەدەدرا بە شایستەی دابەش نەکراو یا مەسەلەن بۆ نمونە پاشەکە و دەکرانی ناوچ فەرمی لێ دەنرا کە بۆ نمونە هەر وەکو بەرپرسیارەتی لەسەر حکومەت دەماوەکە دابینی بکە بەڵام ئەوەی ئێستا هەیە حکومەت هەرێم خۆی نەکردوتە خاوەنیەوەی کە چۆن ئەو دووموچەیە مامەڵەی لەگەڵ دەکات و ئەگەر لە دوایین قسەکانی سوودانیش کە لەسەر ئەم بابەتە لەگەڵ شاندەچی بڵێن یەکگرت و قسەی لەسەکردوە گوتوێتی کە ئەمە ساڵی لە 25 تەواو بوو ئێمە لە ناو 26ین و یعنی قسەکەی بەو ئاراستەیە بوو کە دەکرێت لە چوارچێوەی یاسای بجێ ئەم ساڵ یا مامەڵەی دارایی پەرلەمان زۆرێک لە ئەم پابەندیە بخاتە سەر حکومەت بە شێوێک لە شێوەکە حکومەت عێراق بەڵام بە تێگەیشتنی من ینی هیچ چانسێک نەما بۆی کە ئەو دووموچەیە دابش بکرێت تەنایەک ڕێگا ئەوەیە وەکو موچەکانی تر بچنە ئەو پاشەکەوتێکە چەند ساڵە لای حکومەت هێرێم بەڵام حکومەت هێرێم هیچ زۆرە ئامادەنیە نەبیداتەوە نە بەگەر قەرزی وڵاتیان بدا قەرزی ئاو کارەبا و خزمەت گوزارەکان دیکە بۆیە ئەمە لەلایەک ئەوەی کە پەیوەندی بەم ساڵ هەیە تاوەکو یاسای بودجەی نوێ پەسەند دەکرێت ئێمە لە ماوەی ڕابردوو دوو هەنگاوە بوو هەنگاوی یەکەمەوەیە کە بەغدا ئەم ڕێککەوتنی نەوتی بۆ ماوەی 3 مانگ درێژ کردەوە لەگەڵ هەرێم واتە هەرێم ئەگەر مانگانە پابند بی بە ڕادەستکردنی ئەو بڕەنەوتێکە تاوەکوی سا لەسەر ڕێککەوتن ئەوە بڕیە و بەرەمێنرا ئەگەر لەسەر ئەوە کێشە دروست نەبێت چونکە عێراق چاوەڕێ سەبسەبر ئەو بڕە زیاد بکات بەوەی کە بگەڕێتەوە دۆخی یاسایی
ئەگەر ئەوە بەردەوام بی و 120 میلیارش کە پێشتر ڕێککەوتنی لەسەر کراوە کەویش دووبارە پێویستی بە بڕیاری حکوومەت هێرێم هەیە چونکە پێشتر کە بڕیاریاندا 120 میلیارە ڕادەسکەن بۆ ینی ئەو چەند مانگەی 2025 بۆ ئێستا ئەمە پێویستە ئەگەر ئەو دوو پابندی وەک خۆی جێبەجێ بکرێت حکوومەت هێرێم بە تێگەیشتنی من بەلای کەمی تاوەکو بودجەی ساڵی نوێی عێراق کە ڕەنگە بکەتە ناوەڕاستی ئەم ساڵیان مانجی هەفتوانە چونکە تاوەکو حکوومەتی نوێی عێراق پێک دێنرێ و یاسای بودجە لە حکوومەت ئامادە دەکرێت کەویش ڕەنگە دوو مانگە چی بێ ڕەنگە لە مانجی هەفتوانە یاسای بودجەی ساڵی 2026 بگاتە پەرلەمانی عێراق ئەو کات ئەگەر پابندی زیاتر لە چ لە سەرڕادەستکردنەوە چ لە مەسەلەی داهاتی نانەوتی نەبێت بارودۆخەکە لە سەسکەی خۆیت یار چەندە بە تێگەیشتنی من ئەم ساڵ چ لە سەر داهاتی نانەوتی ڕەنگە داواکاری بەغدا زیاتر بکات بۆ قسانێکە سوودانی لە دوو ڕۆژ ڕابردوو کردوێتی و ئەو لیژنێش چونکە ئێستا لیژنەیەک پێ کێنراوە لە عێراق چۆن داهاتی نانەوتی زیاد بکرێت و کۆمەڵێک بڕیاریشیان داوە بە تاکید ئەمە ینی وا دەکات داوا لە هەرێمیشکەن بڕی داهاتی نانەوتی خۆی بەرز بکاتەوە چونکە بە هەموو ئاماژەکان ڕەنگەم کاکیادگار زیاتر زانیاریە بێت نەوت دێتە خوار $6 کە ئەمەش وا دەکات بڵێن کورتێنان لە بودجێ عێراق دروست بێ بۆیە دانێ بە داهاتی نانەوتی پڕی بکەنەوە ئەگەر لەم ڕۆوە پابندی نوێ نەخرێتە سەر هەرێم وەکە من پێم وایە دەخرێتە سەری واگەر لەسە مەسەلەی نەوت دووبارە بە تایبەت ڕێککەونەوەکە بۆ نمونە لە یاسای بودجە ئەگەر 400,000ەکە تەسبیت بکرێتەوە و حکوومەت هێرێم پابند بکرێت ئەم دوو بڕگێ پێم وایە ینی تەحەدینە لەوەی کە لەگەڵ یاسای بودجەی 2026 کە ئەمە پێویستی هەم بەوەیە کە حکوومەت هێرێم نەرمی زیاتر بنوێنێت لە پابندیەکانی و ینی داکۆچیشی پێویستە لە بەغدا ئەگەر وەک باسم کرد لە هەتاوەکو یاسای بودجەی ساڵی 26 دێ بە بڕوای من ئەگەر حکوومەت هێرێم ئەو دوو پابندیە بەردەوام بی موچە دێ ینی ئەو ساڵ لە کاتی خۆش ینی بیستیماکە عێراق دەست پێ دەکات کە تەواو دەبێت بۆ هەرێمیش دەنێرێت بەڵام کێشەکەیان تەحەدیەکە ئەوەیە کە لە یاسای بودجەی ساڵی 2026 ئایا پابندی زیاتر دەخرێت سەر هەرێم یاخودنەوە خاڵێکی تریش بە بڕوای من گرنگە حکوومەت هێرێم چاوی لەوەیە لەو 120 میلیارە کەمتر بداتە بەغداوە پێیان وایە کە زۆرە ئەوان پێیان دابین ناکرێت ئەگەر حکوومەت هێرێم بڕیار بدات کەمتر ڕادەستی بەغدا بکات بۆ ئەم ساڵ ڕەنگە ئەمەش ببێتە ینی هۆکارێک بۆ کێشە ئەگەر ناڕێککەوتنەکەەوە کۆی کە ئێستا هەیە خۆشبەختانە بەغدا بەبێەوەی کە گۆڕانکارێکی تۆ بکات تاوەکو ئێستا هەر لەسەر ڕێککەوتنی پێشوو ینی ئەگە حکوومەت هێرێم پابند بێت بەغدا مانگانە موچە بۆ هەرێمی کوردستان دەنێرێت بەڵام وەک باسم کرد عێراق خۆی ینی وەکو کۆی عێراق کێشەی مەسەلەی دابەزەی نرخینەوە یەکێکە لەو تەحەدیانی کە خۆیان باسی دەکەن کە ئەمەش وەک هەم باسم کرد کە ڕەنگە پلانیەوەیان هەیە داهاتی نانەوتی بەرزکەنەوە کە بەشێکی بەر هەرێمی کوردستان بکەوێت و خاڵێکی تر دانەوێت لە ڕێ ئەنجومەنی ڕاژە ینی هەندێک دەرماڵە هەیە کە بۆ فەرمانبەران دابین کراوە هەوڵ بدەن کەمی بکەنەوە یا هەموو فەرمانبەران بە یەکسانی وەری نەگرن تەنها ئەوانەی کە بە فعلی ئیش دەکەن یان مەترسیەکان لەسەر پێیان بدرێت کە ئەمەش پلانێکی ترە بۆی کە خەرجی موچەکەم بکەنەوە کاگەر ئەمە لە عێراق جێبەجێ بکرێت بە تاکید داوا لە هەرێمی کوردستانیش دەکەن کە بەشێک لەو دەرماڵانە لەو بڵێن لیستەی کە مانگانە ڕادەستی بەغدا کرد کەم کرد بۆی خەرجی موچەکە ئێستا لە تقریبەن مانگانە بڵێن 950 تا 6 میلیارە لەو بینە مانگ و مانگ دەگۆڕێ کەم بکرێتەوە کە ئەمەش یەکێکە لەو تەحەدیانەی کە تەسەور دەکەم ئەم ساڵ تووشی بین بەڵام هەموو ئەوانە ئەوەی کە من تێی بگەم دەبەسترێتەوە بە یاسای بودجەی ساڵی نوێی عێراق چونکە ئێستاکە لە ناو پەرلەمانی عێراقیش ناڕەزایەتیەیە کە هەندێک لەو بڕیارانی کە عێراق حکوومەت دایەتی لە بۆ مەسەلەی زیادکردنی باج و ڕسوماتیان گۆڕانکاری لە موچەوانە پێی ڕازینین داوا دەکەن حکوومەت هێرێم لەسەر ئەو سیستەمە ئێستای بڕوە تاوەکو یاسای بودجەی ساڵی نوێ لەگەڵ کابینەی نوێ حکوومەت کە دەست بەکار دەبێت لە عێراق ئەوان یاساکە بنێن ئەوان بڕیار بدەن نەک حکوومەت تاگلایانانە بەبێ گەڕانە بۆ پەرلەمان باج و ڕسومات زیاد کرد کەوان پێیان پێچەوانی مەبدەئی دەستوریەکە دەڵێ هەموو باج و ڕسوماتێک ئیلا بە یاسا دەبێت بکرێت و یان کەم بکرێت و یاخود دەستکاری بکرێت بەڵێ سوپاس دەکەین کاگیادگار سەبارەت بە نرخینەوت چوارخولەکێکمان ماوە گەر قسەمان بۆ بکەی دیارە نرخینەوت لەم ساڵدا پێشبینیەکان چۆنە چی لێ دێ و
و ئێستا عێراق کێشەی بۆ دروست دەبێت چونکە بڵێن عێراق بۆ مانگی 11 بڵاو کردەوە داهاتەکەی 8 تریلیۆن بوو ئەو بۆ موچە تەنیا بۆ موچە 6 تریلیۆنی پێویستە جگە لە خەرجەکانی دیکەی دەوڵەت کێشەی بۆ دروست دەبێت لەو ڕۆوە طبعی نرخی نەوت چاوەڕە ناکرێت زۆر بەس بێتەوە مەگەر مفاجعەی گەورە بێ مەگەر کێشەی گەورە بۆ دابینکردنی هەنێ وڵاتی گەورە دروست بێت گیرا نرخی نەوت ڕێژکێکی خۆی گرتووە لەم ئاستایە طبعی ڕووداوەکانی ڤەنزوێلا زۆر کاریگەری نابێت چونکە با بڵێن نەوتی ڤەنزوێلا یا پیشەسازی نەوت لە ڤەنزوێلا زۆر لاکەوە ناتوانێت لە ماوەیەکی نزیکە بەرهەمێنانی زیادکە لەبەرەوە چاوەڕێیەکێ نرخی نەوت لەم ئاستا بێت طبیعی بنەماکانی دیاریکردنی نرخی نەوت بنەما ئەساسیەکانی خواست و خستنە ڕووە و گەشەکردنی ئابووری جیهانەکە ئەوش ڕەتی هەیە بە خواست و خستنە ڕووەکەوە لەبەر ئەوە بنەماکان سابتە و هەر کاتێک مەترسی ئەوە هەبێت کە نرخی نەوت بەرەو دابەزین بڕوە وڵاتانی ئۆپیک و ئۆپیک پلەسیش کە عێراقیش بەشێکەلەوە و ئەندامێکی کاریگەرە لە ناو ئۆپیکا طبیعی بەرەو ئەوە ئەڕۆن جارێکی تر وەکو لە 2007 تاکو چەند ساڵ پێش و بەرهەمیان کەم کردەوە جارێکی تر بەرهەم کەمکەنەوە بەڵام ئەگەر پێشبینی ناکرێت نرخی نەوت تەرز بێتەوە بە ڕێژەیەک داهاتی عێراق یا وڵاتانی نەوتی زۆر زیادکە لەبەرەوە چاوەڕێکرێ هەر لەم ئاستا تۆزێکەم تۆزێ زیاد نرخی نەوت بمێنێتەوە و بەم شێوەیەش بەردەوامە بێ عێراق چاری لە بەردەمایە کە چەندین ساڵەوەکو چۆن لە هەرێمی کوردستان هاوارمان کردو فرە چەشنکردنی سەرچاوەکانی داهات کە توانای زۆر هەیە لە عێراقا بۆ فرە چەشنکردن بەڵام بەهۆی ئەو گەندەڵێشەوە کە لە عێراقا هەیە بەداخەوە ئیستا تەنها بڕێکی کەم پشت لە بودجەی عێراق پشت بە داهاتی غەیرە نەوتیە بەسێ لە سەدا سەر و لە سەدا 90 پشت بە داهاتی نەوتیە بەسێ لەبەرەوە کێشەی عێراق ئەوەیە کە ئیلا ئەبێ سەرچاوەکانی تری داهاتی زیادکە ئەگینا لەم کێشە و قەیرانانە بە بەردەوامی ئەقولێتەوە بەڵێ دیارە نرخی نەوت لە بینی بڵین 55 بۆ 60 دلار دەمێنێتەوە زیاد دەبێت بە تێگەڕایی پێشبینێکی بڵین ناوەندەکانی لێ کۆستەکان بەڵێ ئێستا حالیان زیاد لە ملیۆنە بەرمیل ڕۆژانە لە بازاڕە زیادە ئەم زیادە وای کردووە کە نرخی نەوت بەرز نەبێتەوە و لە 55 بۆ 60 بمێنێتەوە تا ئێستا پێشبینیەکان ئاواچێ بە هەندێک پێشبینی تریش هەیە کە نرخی نەوت زیاتر دابەزێ خاستن ئەگەر کێشەی رووسیا ئۆکرانیا چارەسەر بکرێت و ئەوە چاوەڕێ لێ ئەکرێت کە نرخی نەوت دابەزینی زیاتر بەخۆیەوە بینێت چونکە ئازادانەتر رووسیا ئەتوانێت بنەوتەکەی بخاتە بازارەوە بەڵام لەم بارودۆخەی ئێستا بەم هەلومەرجەی ئێستا چاوەڕێکرێ هەر لەو ئاستابێ نرخی نەوت لە بینی 55 بۆ 60 بۆ 65 ئەو پەڕی لایەنی بەرزی بێ بەڵێ بە کورتی لەسەر ئەو 50,000 بەرمیلەی کە داویانە بە حکوومەت هێرێن بۆ ناوخۆ هەر دەبێ ئاوا بە نادیاری بمێنێتەوە بڵێ نەداهاتەکەی دیار بێ نە نرخی بەنزین و سوتەمەنی دابەزێ هەنی هاوڵاتی سوودی لێ نەبینێ نەقەر خۆی مەفروض نییە وابێ مەفروضە ئەو نەوتەکە بە نرخێکی هەرزانێت تەنها حکوومەت حەقی بەرهەمهێنان و پاڵاوتنی لێیە بە نرخێکی هەرزان زۆر هەرزانتر بخێتە بازارەوە بەو نرخی کە لە عێراق بەکارێنێ مادەم تۆ داهاتەکەی بە عێراق مەفروضیشە بە هەمان میکانیزمی عێراق نەوتەکە بەرهەم بێنی و هۆکار بێ بۆ ئەوەی با بڵێن سوتەمەنی دابەزێ ئەگەر وا کرێ وەختە ئێمە توانین بڵێن تەشریعکەین کە نەک 50,000 زیاد کرێ بۆ 70,000 بۆ 80,000 بۆی بە تەواوەتی پێداویستی ناوخۆ پڕکاتەوە پێویست بە ئاوردەکردنی سوتەمەنی نەبێ لە دەرەوە لەم وەرزی سەرما و سۆڵا بتوانێت لە هەموو کاتەکانی تری ساڵە بڕێکی زۆر سوتەمەنی ئەمبار بکرێ بۆی بتوانێت هاوڵاتی تووشی کێشە نەبێتەوە بەداخەوە هەرێمی کوردستان دایم با بڵێن تەنها بەرپێی خۆی بینیوە دوورمەودا مامەڵەی نەکردووە استراتیژیانە نەیکردووە ئەمەش تەبیعی هۆکاری لە پشتەوەی کە چەند کەسێک لەم بارودۆخە سوودمەندن بە دوو شێوە سوودمەند بوون لە ماوەی ڕابردووە و ئێستا شەر بەردەوامە ئەوش ئەوەیە بە نرخی هەرزان نەوتیان کڕیوە و بە نرخی بازار فرۆشتویانەتەوە هاوڵاتیش بە دوو شێوە زەرەری کردووە لەلایەکەوە سوتەمەنی بە نرخی گران کڕیوە لەلایەکی تریشەوە باچەکەی یاوە دوو موچەی ئەم ساڵی فەوتاوە و بوچەکانی تریشی بەو ناڕەحەتی بۆ هاتوو
زۆر سوپاسان دەکەین بەڕێز یادگار سلەی گڵاغی سەرۆکی ڕێکخراوی ڕوونبینی بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت هەروەها بەڕێز فەرمان ڕەشاد توێژەر لە بواری چاودێری کاروباری حکومەت سوپاس بۆ هەردوو وڵاتان سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ